بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بران هبولاكتان بخير بين أو دوريك عقيدة طحاوي إن شاء الله هم سودي دبي بهم ولاكي هم لجوك إيماني وباشيش دا إن شاء الله خواهی گەورە دەیکاتە هەم بەرچاوڕوونی دنیا و هەم توێشوش قیامەتێش. گەورەترین نیعمەت ئەوەیە کە ئینسان لە دنیادا لە سایەی عەقیدە و ئیمانێکی پتەوە و بەهێز و چاکدا بژێت و ئیمان و عەقیدەیەکی دامەزرا و باشی هەبێت بتوانی لە ژیانیدا لەژێر سایەی عەقیدە و ئیمانێکی پتەوە و بەهێزدا بژێت. بۆچی برایان؟ چونکە بەڕاستی عەقیدە گرنگترین شتە لە ژیانی ئینسانیدا کە ئینسان دڵ و دەرونی لەسەر عەقیدە و ئیمانێکی پاک یەکلا بێتەوە، هەم لە دنیادا ئیسراحەت دەکات و هەم بۆ قیامەتێش ئینشاءالله سەربەرز دەبێت. لە دەستپێکی ئەو مەتنەی عەقیدەی تەحاویدا بەر لەوەی بچینە سەر مەتنەکەی چەند تێبینیەک هەیە یاخود چەند خاڵێک هەیە بە کورتی. سێ خاڵ یاخود چوار خاڵە برایان زۆر گرنگە. یەکەمیان ئەوەیە کە ئەهمیەت و گرنگی عەقیدەی ئیسلامی لەوەدایە کە یەکەم عەقیدە وەکو بناغەیەک وایە بۆ موسڵمانەتی ئینسان. برایان چۆن بناغەی هەر خانوویەک دیواری هەر خانوویەکی بەبێ بناغە ڕاناوەستیت و عەقیدە وەکو بناغە وایە بۆ ئیمان و ئیسلامەتی ئینسانی. بۆیە گوتراوە ئینە السلوکە میرئات الاعتقاد. هەڵسوکەوتی ئینسان چییە؟ هەڵسوکەوتی ئینسان ئاوێنەی ئەو بیر و باوەڕەیە کە ئینسان لە دڵ و دەرونیدا جێگیر دەبێت بەپێی ئەو عەقیدە و بیر و باوەڕەی کە لە دڵی ئینساندا جێگیر دەبێت. هەڵسوکەوتی ئینسانیش بەو شێوازەیە لێدە ئینسان کە لە دڵیدا جێگیر دەبێت. بۆیە محەممەد قوتب قسەیەکی زۆر جوانی هەیە، دەڵێ ئینە فەساد المەفاهیم ئەخطر و ئەشق عیلاجا من فەساد السلوک. بەڕاستی چارەسەرکردنی خراپی ئەو مەفهومانەی کە ئینسان لە مێشکیدا دروست دەبێت زۆر ناخۆشترە و قوڕسترە لە چارەسەرکردنی خوێکی خراپ. ئینسان حاڵەتێکی خوێکی خراپکردوەیەکی خراپی هەیە، بڕواتان بێ زۆر ئاسانترە لەوەی کە مەفهومێکی خەتە وەردەگری لە مێشکیدا دەچێتە ناو مێشکی، جاری وایە بە هیچ لە مێشکی نایەتەوە دەرێ. لەبەرەوە برایان عەقیدە زۆر گرنگە کە ئینسان لە سەرەتای ژیانیدا عەقیدەیەکی پاک و ڕێک و پێگوەر بگرێت. بەڕاستی لە گەورەترین نیعمەتە کە خوای گەورە بە ئینسانی بدات. دوهم ئەوەیە برایان ئەن الله خەلەقەنا وەڕەزەقەنا وەلەم یەتڕوکنا هەمەلەن. خوای پەروەردگار ئینسانی دروست کردووە و ڕزق و ڕۆزیمان دەدات و بەرنامەی بۆ ناردوین ئینسانی وێڵ نەکردووە لە دنیادا بۆ خۆی چۆنی دەوێ بژێت، بەڵکو خوای پەروەردگار بەرنامەی بۆ ناردوین دەبێ بەپێ ئەو بەرنامەی ئینسان لێی حاڵی بێت و لێی شارەزا بێت بەوەی بەپێ ئەو بەرنامەی بەڕێوە بچیت. سێهم برایان زۆر گرنگە کە المجتمع المسلم مجتمع ملتزم. کۆمەڵگەی مسلمانان کۆمەڵگەیەکی ملتزمە بە عەقیدە و بیر و باوەڕێکی تەواو. وهروها وعقيدة الإسلام لا تقبل أن تكون على هامش الحياة. عقيدة إسلاميش قبولي أوناك كإنسان لبراويز دا دايبنين. هاگر لبرنامج وردي دشتك دنوسي هامش لخواره يعني چيا؟ براويز. عقيدة إسلامي نابه إنساني مسلمان وكو زور مسلماني أورو زور كم ترخمة درباري عقيدة وبير باور لكوي داناوا لبراويز هر أخواري داناوا. بۆ هەموو شتێکی جاری وهەیە ئینسان چالاکە، بەڵام تەماشا دەکەی بۆ عەقیدە و بیر و باوەڕەکەی ئەوەندە گوێ لێ نییە و ئەوەندە خەمی نییە. ئێستا چەندین گەنج هەیە لەسەر جادەی دەسوڕێتەوە، جاری وهەیە مەسروف لە چەندین شتی دنیایی دەکات، بەڵام بۆ دەورەیەکی عەقیدە و بیر و باوەڕ و خوێندن و ئەوانە جاری وهەیە وەکو پێویست خەمی نییە. لەبەرەوەی برایان زۆر گرنگەکە خوای گەورە دینی ناردە بۆ ئەوەی کە ئینسان لێی شارەزا بێت و ئینسان تەطبیقی بکات لە ژیانی ڕۆژانەیدا. قتراوى الإسلام يعلو ولا يعلى. إسلام برزة وقبلناك هشتكي بسردا برز كيوا بلغمان شيء خواهي قورة فرمي هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق. بوشي خواهي قورة هداو ديني حق ناردوا هدا أويكا لروي تاكا ورين مندكا ديني حقش أوي لروي كومالاياتيوا ياخد لروي بابلين حكم رانية أو دين برنامجك حقا. بوشي خواهي قورة ناردويتي ليظهره على الدين كله
بۆ ئەوەی کە سەرکەوی ئێمە سەریخەین بەسەر هەموو دینێکی دیکەدا. جا حقیقەتەن ئەوەش خاڵێکی زۆر گرنگە برایان، عەقیدە بەڕاستی دەبێت ئینسان لە سەروی هەموو شتێکیەوە دابنێت و عەقیدەش قبوڵ ناکە کە هیچ شتێکی ئینسان بەسەر بیر و باوەڕەکەیدا بەرز کاتەوە. کۆتا هەمین خاڵ لەو خاڵە گرنگانەی کە ئینسان لە بەرچاوی بگری برایان بەر لەوەی دەست بە کتێبەکەی بکەین ئەوەیە ئیمان و عەقیدە بۆ ئەوەیە کە کردداری بەدووادا بێت و ئیمان و عەقیدە کە ئینسان دەیخوێنێ بۆ ئەوەی نی ئینسان هەر زانیاریەکەی وەربگرێت لە مێشکی دابێت، ئەمما ئەو زانیاریە تەفاعول لەگەڵ دڵ و عەمەلی ئینسان نەکات، لەگەڵ کردەوەی ئینسان نەکات، هیچ سوودی نییە برایان. واتە ئەو خاڵە پێمان دەڵێت ئیسلام نەزەریات نییە وەکو نەزەریاتێک و فەلسەفەیەک و فڵانێک و فیسارێک ئینسان بیخوێنی جا دوایە هەر دەمێشکت دابێ و کار لە دڵت نەکات و لەگەڵ عەمەل و کردەوەتدا تێکەڵ نەبێ برایان. مسلمانەتیش تەنها شیعار و لافلێدان نییە، بەڵکو چییە؟ عیبادەتە و هەروەها ملکەچیە و هەروەها شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. نابینی زۆر مسلمان هەیە جاری وا هەیە دەڵێ مامۆستا وەڵی لە تو چاتر دەزانم حەق کامەیە، زۆر شتی دەزانیت بەڵام تەفاعول لەگەڵ دڵ و دەرونیدا ناکات، ئەوە هیچ نییە برایان. عەقیدەی ئیسلامی بۆ ئەوەیە کە ئینسان وەری گرت دوایی لە دڵی تەئسیر بکات و لە مەیدانی عەمەلیشدا ئینسان جێبەجێ بکات. ئەمما هەر وەکو زانیاری وەری بگری هیچ نییە. ڕاستە عەقیدەی ئیسلامی بناغەیە و لە هەموو شتێک گرنگترە، بەڵام ئەوەی کە لەویش گرنگترە ئەوەیە کە ئینسان کار لە دڵی بکات و هەروەها بیکاتە عەمەل و بیکاتە کردەوە برایان. ئێستا زۆر مسلمان هەیە ئەوەی توش بووە جاری وا هەیە زۆری دەزانیت بەڵام کەمی جێبەجێ دەکات، نابیننەوە تا حاڵی ئێمەش هەروایە. زۆر کەس دەڵێ وەڵی لە مەلایەکی زیاتری دەزانم بەڵام تەماشا دەکەی عەمەلەکەی هیچ نییە. جاری وایە ئینسانی مسلمان کارێکی دەکات بەڵام کار لە دڵی ناکات، کردەوەیەکی ئەنجام دەدا کاریگەری بۆ سەر دڵ و دەرونی نییە، یان دەچێتە ناو دڵی بە دڵ قبوڵی دەکات بەڵام کاریگەری بۆ سەر ئەندامەکان و عەمەلەکانی ڕەنگدانەوەی نییە. بەڕاستی عەقیدەی ئیسلامی ئەگەر ئینسان خوێندی ڕەنگدانەوەی بۆ سەر کردەوەکانی نەبێت ئەوە برایان هیچ نییە، شتێکی زۆر کەمە. واتە ئیسلام نەزەریات نییە برا. بەڵگەمان چییە؟ کە خاڵێکی زۆر گرنگە برایان ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێت بەلا من ئەسلەمە وەجهەهو لله، بەڵێ ئەو کەسە مسلمانی تەواوە کە ڕووی خۆی تەسلیمی خوای پەروەردگار دەکات ئەنجا وهو محسن، ئینسانێکی چاکەکاریشە ئەو کەسە فله ئەجره عند ربه ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەو کەسە پاداشتی هەیە کە ئینسانێکە خۆی تەسلیمی خوای گەورە و شریعەتی خوای گەورە کردووە و پاشانیش ئینسانێکی چاکەکارە. یان خوای گەورە دەفەرمێت صیبغەت الله، بۆیاغ و ڕەنگی کێ لە هی خوای گەورە جوانترە، نەخەیر ڕەنگ و بۆیاغی خوای گەورە دەبێ بە ئینسانەوە هەبێت و کاریگەری لەسەر ئینسانەوە هەبێت. مەسیحیەکان یاخود جوولەکەکان شتێکیان هەبوو لە ناو مەدینەیدا کە منداڵیان پەیدا دەبوو، دوای هەفتەیەکی لە ناو تەشتێکیان هەڵدەهینا تەشتێکی ئاوێدا یانگو ئەوە بوو بە جوولەکە یان بوو بە مەسیحی لە ناو تەشتێکیان هەڵدەهێنا وەلحاصڵ ئەوەدا یانگوی ڕەنگی گرت، بەڵام خوای گەورە ئاەتی دابەزان نەخەیر صیبغەت الله، ئەوەیە کە ڕەنگی خوای پەروەردگار ومن ئەحسن من الله صیبغە، جا ڕەنگی کێ لە هی خوای پەروەردگار جوانترە. یعنی چی بۆیاغ و ڕەنگی خوای پەروەردگار؟ یعنی ئینسانی مسلمان دەبێت بۆیاغ و ڕەنگی دینداری و ئیسلامەتی و ئیمانی پێوە دیار بێ برام. یعنی وەکو چۆن بۆیاغێک لە دیوارێکی دەدەی دیوارەکەی بۆیاغ دەکات، دەبێت ئینسانیش بەسەر کردەوەکان و عەمەل و قسەی ڕەنگی دینی خوای پەروەردگاری پێوە دیار بێت. ئەگەر قسەت کرد ڕەنگدانەوەی دینی پێوە دیار بێت و هەروەها ئەگەر عەمەلت کە هەڵسو کەوتت کرد هەنگاوت نا دەبێت ڕەنگدانەوەی دینی خوای پەروەردگاری پێوە دیار بێت. بۆیە سید قوتبی جوانی فەرمووە ڕەحمەتی لێ بێت دەڵێ إنه ليس مجرد عقيدة تستكن في الضمير، بەڕاستی ئیسلامەتی ئەوە نییە هەر لە وجدانتدا هەبێ بڵێ وەڵا مامۆستا خۆمیش دەزانم خوا هەیە و دەزانم ئیسلام ڕاستە و لە تو چاردە دەزانم حەق چییە و ئێرە ڕاستە خۆ، بەڵام هیچ نییە ئەوە ئەگەر جێبەجێ نەکەی. ئیسلامەتی تەنها بیر شتێک نییە لە نەزەریاتت دابێ و لە دڵت دابێ بەڵام هیچ کاریگەری بۆ سەر کردەوە و ڕەنگدانەوەت نەبێت، بەڵکو بریتیە لە گوێڕایە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بریتیە لە شوێنکەوتنی ئەو شریعەتەی کە خوای پەروەردگار ناردوویەتی. ئەوانە چەند خاڵێکی زۆر گرنگن برایان، لە هەمویان گرنگتر ئەوەیە کە ئینسان شتێک دەخوێنێت دەبێ هەوڵدا تەفاعول لەگەڵ دڵی بکات و دەبێ هەوڵدا ڕەنگدانەوەی بۆ سەر ژیانی ڕۆژانەت هەبێت.
هەر شتێک فێر بووی ئەگەر ئەو کاریگەری بەسەرتەوە هەبوو بزانە ئەوە دڵت بە خۆت خۆش بە ئیساڵە مسلمانەتی و ئیمانەکەت لە مەرتەبەیەکی باشدایە بەڵام ڕەنگدانەوەی نەبێ حەقیقەتەن یعنی بەڕاستی ئینسان تەواو ئەو حەقەی کە لەسەریەتی و ئەوەی کە پێویستە ئینسان وەدەستی نەهێناوە واتە ئێستا ئێمە بناغەی ئیسلامەتی دەخوێنین کە عەقیدەیە بەڵام ئەو بناغەیە کە خوێندمان دەبێت کاریگەری بۆ سەر ژیانمان هەبێت خی گەورەی ئینشاڵڵا هەموو لایەکی وا لێ بکات ئەوەی کە فێری دەبین بەکردەوە جێبەجێ بکەین وەکو پێغەمبەر و هاوڵان صلی الله عليه وسلم لە مەیدانی واقعدا ئەو ئیمان و ئیسلامەتی و عەقیدەی کە فێری دەبین هەر لە مێشکماندا نەزەریات نەبێ بەڵکو لە دڵماندا کاریگەری هەبێ و بۆ سەر ئەندامەکانیشمان ئینشاءڵڵا کاریگەری دەبێت ئەو کتێبەی کە دەیخوێنین برایان پێی دەڵێن عەقیدەی تەحاوی عەقیدەیەکی زۆر کورت و باشە هەموو دێڕەکانی چارەسەری چەندین کێشە دەکەن بە تایبەت لە بواری تەوحید و هەروەها لە بواری قەزا و قەدەر کە ئەوڕۆ زۆر کێشەی لەسەر و زۆر گەنج هەیە کێشەی هەیە لە بوارەیدا بەو شێوازەی دەست پێ دەکات لاپەڕە پێنجی لە لای من دەڵێ ئەو پێنجی نییە باشە زۆر چاک حوتە ئەوەی تێدا هو ئەحمەد بن محەممەد ئەوەی تێدا زۆر چاکە تەرجەمە ئیمامی تەحاوی دەکات دەڵێ لە ساڵی 239 لەدایک بووە و لە ساڵی 321 وەفاتی کردووەی هیجری تەبعاً و پیاوێکی مەزهەب حەنەفی بووە و هەتا بڵێ پیاوێکی زانا و فەقیه و ئەهلی حەدیث بووە و پیاوێکی زۆر شارەزا بووە بەو شێوازەی دەست بە کتێبەکەی دەکات دەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين قال العلامة حجة الإسلام أبو جعفر الوراقي الطحاوي بمصر رحمه الله دەڵێ بەو شێوازەی دەست پێ دەکات کە علامە و زانای پایەبەرز کە ئەبوو جەعفەری وەڕاقی تەحاوی پێ دەڵێن کە تەحاوی لە تەحاوەوە هاتووە گوندێکە یاخود شوێنێکە شارێکە لە میسر هەر بە ناوی ئەوەیەوە تەبعاً تەحاوی ناونراوە لە میسر بووە بۆمان باز دەکات بەو شێوازەی دەست پێ دەکات دەڵێ هذا ذكر بيان عقيدة أهل السنة والجماعة أو باسكردني رنكردنوي بيرو باوري أهل السنة والجماعة على مذهب فقهاء الملة لسر ربازي فقهاء الشرع زاناني أو ربازي كربازي إسلاما كبريتيا لأبي حنيفة النعمان بن ثابت الكوفي لسر راو ربازو بوچوني أبو حنيفة رحمة خواه قوري لبيت وهروها دو قطابيا زور دياركيك أبي يوسف يعقوب كري إبراهيم أنصارية وأبي عبد الله محمد كري حسن شيبانية رضوان الله عليهم أجمعين الرزاي خواه پروردگار لهم ينبين واتا أو عقيدة كدان راوة ببي مذهبي إمام أبو حنيفة دوها ولو دو قطابية كإمام أبو حنيفة كأواني كناومان هنان أبو يوسف وهروها أبي عبد الله كدو قطابي زور دياري أبو حنيفة بون لسر راو بوچوني أوانا بەڵام کە لەسەر ڕابۆچوونی ئەوانە تەبعاً ئێستا هەموو دێڕەکانی زۆربەی زۆر دێڕەکانی ئیتیفاقی ئەهلی سونە و جەماعەی لەسەرەکە ئەوە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەیە تەنها چەند دێڕێکی زۆر کەمی نەبێت لە کاتی خۆیدا ئاماژەی پێ دەکەین کە چەند شتێکی تێدایە دواتر زانایان ڕاستیان کردێتەوە باسی دەکەین ئینشاڵڵا دەنا ئەوە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەیە برایان وما يعتقدون من أصول الدين وأويك أوان بڕوایان پێی هەبووە لە بنەماکانی دین و بنەماکانی ئیسلام ويدينون به رب العالمين وهروها خوای پەروەردگاریان پێپەرستووە و دینداری خوای پەروەردگاری جیهانیانیان پێکردووە دوو کەلیمەی تێدا بوو لێرە دەڵێ هذا ذكر بيان عقيدة أهل السنة والجماعة دوو کەلیمە عقیدە و ئەهلی سنە ڕوونی بکەینەوە عقیدە یعنی چی؟ عقیدە لە لۆغەتدا یعنی وهو الربط والإحكام والشد بقوة عقيدة يعني شي يعني شاكردنو ربط كردنو وقرتن بهيس بويا أو كسي عقيدة بهيزة هتا وكو رايتك يعني عقيدة وبيرو باوركي تنتر دبي أقر قريكي بهيزي لدابت بلام أو كسي قري العقيدة ندابت طواو جاري وهيا بشتيكي دنياي كم قضیەکەی هەڵدەوەشێتەوە بەڵام ئینسانی دامەزرا و تەماشا دەکەی جاری وهەیە
تونتر دەبێ ئەگەر ئەزیەت و ئازار و با بڵێن قەزا و قەدەرێکی بەسەر دێ یاخود با بڵێن شتێکی بەسەر دێ کە دەبێ ئینسان سەبر و ئارامی لەسەر بگرێت. ئیسڵاحەن عەقیدە بەوەی دەڵێن ئەوەی کە ئینسان دڵی لەسەری یەکلا دەبێتەوە بەڕاستی دەزانێت و پێی دڵ ئارام دەبێت و یەقینی دادەمەزرێت، ئەوە پێی دەڵێن عەقیدە. واتە عەقیدە و بیر و باوەڕی ڕاست نابێ گومانی تێدا بێ و لەسەر گومان بێت، بەڵکو ئەوەی کە ئینسان لەسەر یەکلا دەبێتەوە پێی دەڵێن عەقیدە. دووهەم باسی ئەهلی سونە و جەماعە دەکا. لە سەرەتادا پێویستە بزانین بۆچی بە ئەهلی سونە و جەماعە دەڵێن ئەهلی سونە و جەماعە، بۆ دەڵێ ئەوە عەقیدەی ئەهلی سونە و جەماعەیە برایان، بۆ پێیان دەڵێن ئەهلی سونە و جەماعە؟ لەبەرەوەی کاتی خۆی هەموو خەڵک لە سەردەمی پێغەمبەریدا صلی الله علیه وسلم ئەهلی سونە و جەماعە بووە، تەبعاً هیچ شتێک نەبووە. بەڵام لە دوای پێغەمبەر و هاوڵان وردە وردەکە خەڵک زۆر بووە و پێغەمبەر و هاوڵان نەماون و زمانی زۆر بەسەردا ڕۆیشتووە، چەند فیڕەقێک لادەر بوون لە ئەهلی سونە و جەماعە پەیدا بوون، وەکو لەوانە شیعەکان و هەروەها معتەزیلە و هەروەها مرجئە قەدەریەکان جەهمیەکان کە باسییان دەکەین ئەوانە کێنە و فکرە و بیر و بۆچوونیان چییە. ئەوانە پەیدا بوون لەناو ئەهلی سونە و جەماعە کە لە عەقیدە و بیر و باوەڕی ئەهلی سونە و جەماعە لایاندا، بۆیە ئەو عەقیدەی کە عەقیدەی سەردەمی پێغەمبەر و هاوڵانە و بە پاکی ماوەتەوە ئەوە پێی دەڵێن لە بەرامبەری ئەو تاقمە لادەرانە پێی دەڵێن عەقیدەی ئەهلی سونە و جەماعە. جەماعەت بە هەموو ئەو کەسانە دەڵێن کە لەسەر ڕێڕەوی پێغەمبەر و هاوڵانی بەڕێز ماونەتەوە و لەسەر ئەو بیر و باوەڕی کە پێغەمبەر و هاوڵانی لەسەر بوون لەسەر ئەو بیر و باوەڕی ماونەتەوە، بۆیە پێیان دەڵێن ئەهلی سونە و جەماعە. أهل السنة والجماعة هم المتمسكون بسنة النبي صلى الله عليه وسلم وأصحابه، أوانا كدستيان قرتوا بر سنة پیغمبر وريوشويني هاولاني پیغمبر ومن تبعهم وسلك سبيلهم في الاعتقاد والقول والعمل. ريو الربازي أوانيان قرتوا تبر لقصدا ولبير باوردا وهروها لك دودا. واتكدل أهل السنة والجماعة يعني شي أهل السنة والجماعة؟ يعني أو كساني كبيكون كون وكومالن لسر ريو الربازي پیغمبرو هاولاني پیغمبر صلى الله عليه وسلم. وتهر كسيك لسر أو بيرو باوري بيك پیغمبرو هاولاني لسر بون أو إن شاء الله أهل السنة والجماعة. بويا بيان دلين إسايما إن شاء الله أهل السنة والجماعة وعقيدة أهل السنة والجماعة دخوانين. تين سر كتابك إبراهيم بوش وزي دس بيدك دليت نقول في توحيد الله. نقول يعني نحن نقول واتئم دلين بوش وزي إمام طحاوي نسيوتي لسر الروي إمام أبو حنيفة ودو قتابيكي. نقول في توحيد الله إما دلين درباري شي درباري يكتاب برستي خواي پروردگار معتقدين لكاتيك دا كدلين اعتقاد بيرو باورش منوايا ليرة دادانر بما دلين عقيدة هقصانية بلكو معتقدين يعني بيرو باورش من بيه بدل باشا برام يعني حال كونه معتقدا بتوفيق الله بيارمتي وكار آساني خواي پروردگار. توفيق يعني شي؟ يعني كار آساني ويارمتي خواي پروردگار. أو شيء أو استعانة وپشت بستنا بخواي پروردگار وهروها تسليم بونو ملكشية بخواي پروردگار وهروها قرانوية وأدبي علماء وزانايا كهرشتي كان قوتوا وهرشتي كان كردو نسيوا سرتا دلي بتوفيق الله يعني بيارمتيو كار آساني خواي پروردگار. هاي إنساني ويا جاري ويا دو كلمان دنوسي هذا الله أمن واو أمن واو أمن واو ها نايجاري توبو خواي قوري برام چند گرنگ إنسان هرشتي كي كرد دەیەوێ هەر کارێکی بکە لە سەرەتادا بڵێ بە تەوفیق و یارمەتی خوای گەورە، چونکە هەر شتێک تەوفیقی خوای گەورەی دەگەڵدا نەبێت نابێت و بەرهەمی نابێت. بۆیە تەوحید ئەوەل دەعوەتی الرسول یەکەمین بانگەوازی پێغەمبەران چ بووە برایان؟ بریتی بووە لە چی؟ لە تەوحیدی خدای پەروەردگار. بۆیە دانەر لەو چوار دێڕە یاخود لەو پێنج دێڕە و قاعیدەیە کە لە سەرەتادا باسی دەکات باسی چمان بۆ دەکات؟ باسی تەوحیدمان بۆ دەکات کە یەکەمین دەعوەی پێغەمبەرانە وە گرنگترین شتێک لە ژیانی ئینسانیدا کە فێری بێ یەکەم شت بریتیە لە چی برایان؟ بریتیە لە تەوحید و یەکتاپەرستی. ئەوەی کە گرفتە لە تەوحیددا هەیە کە ئینسان تەوحیدی تەواو نەبێ، هەر کاتێک ئینسان تەوحیدی هەبوو
أو توحيد دبيتا كفارتي قناح كانشي أقر هيبا إن شاء الله. يكم بابلين قاعدة ديري بودس بيدا كاد فرمي إن الله واحد لا شريك له خواي پروردگار تاكو تنهايا وهيج هاو بشينين أوان شارة سري زور قرفت بو إنسان دكاد ورقرا ولو آتيك خواي قورد فرميت شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط خواي پروردگار ملائكة كان أهل علم شاهدي سددا بويك هيج پرستراويق نية بيجغل الله كبحق إنسان بي پرستيد كدلين نية لواقع دا هي النية لواقع دا هي بلام لحقيقة دا النية لحقيقة دا كذا شي پرستي بوني نية شتيكي باطلة بلام لواقع دا خلق هي كبيجغل أخواي قورد پرستيد بويا دا فرمي وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه هیچ پیغمبرێک مان پێشتۆ ئەی محەممەد نەناردووە صلى الله عليه وسلم إلا وحيمان بۆ کردووە أنه لا إله إلا أنا فاعبدوني إلا بەو پێغەمبەرەمان چ گوتووە گوتومانە بە خەڵکەکەی بڵێ یەکەمین شت بێجگە لە ئەڵڵا هیچ کەسێک نییە شیاوی پەرستن بێت و هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە بیپەرستی بێجگە لە من نەبێت کە خوای گەورە دەفەرمێت واتە بێجگە لە ئەڵڵا بويا دفرمي إن الله واحد لا شريك له أو أصل توحيدك خواي پروردگار تاكو تنهايو هيج هاو بشيكي نيو وهاو بشي نية لتدا لذاتي دا لصفتي دا وهروها لقوري ولد صلاة لقدرتي دا أو توحيدي هم ربوبية وهم ألوهية وهم أسماء وصفات الشام أو سيسوار دي ريد إخواني وهم تكميلي يقليكيا دواتر باسي أويدا كين آية توحيد شيا وجوركاني توحيد چونکە برایان گرنگترین شت کە لەسەری ڕابوەستین ئەو دەرسەیە کە دەرسی تەوحیدە گرنگترین بابەت لە عەقیدەی دابریتیە لە تەوحید بۆیە دانەر سەرەتا پێمان دەڵێت خوای پەروەردگارمان پێدەناسێنیت هەر کەسێکیش خوای گەورەی ناسی زانایانی سەلەف چ دەڵێن من عرف الله استراحة هەر کەسێک خوای پەروەردگاری ناسی ئیسراحەت دەکات چونکە خۆناسینی خوای پەروەردگار هەر ئەوە نییە کە ئینسان بزانی هەیە یەکێک لە زانایان دەڵێ خۆزگە نەمرم هەتا وەکو خوای پەروەردگار دەناسم بەڵام ناسینێک ناکە بزانم هەیە ناسینێک ئەگەر زانیم ناسیم شەرمی لێ بکەم ئەوە ناسینی خوای پەروەردگار و تێکەڵبوونە لەگەڵ خوای پەروەردگار ئەمما هەموو کەس دەزانی خوای گەورە هەیە ئەوە هیچ نییە برام ڕاستە هەموو کەس زانی هەیە بەڵام کە هەیە تا چەندە کاریگەری و ڕنگدانەوەی خوای پەروەردگار و دەستەڵات و قودرەتی خوای گەورە لەسەر ئینسان و لەسەر کردەوەی ئینسان هەیە ئەوە گرنگە بۆیە دووهەم دێڕی دەفەرمێ ولا شيء مثله هیچ شتێک هاوێنەی خوای پەروەردگار نییە ئەوەش لە چی وەرگیراوە ليس كمثله شيء هیچ شتێک وەکو خوای گەورە نییە خوای گەورە وەکو هیچ شتێک نییە بەڵام وهو السميع البصير ئەو چییە سەمیع و بیسەرە و هەروەها بینەریشە هەموو شتێک دەبینێ یان دەفەرمێت ولم يكن له كفوا أحد همووی لە ئاەت وەرگرا ئەو قاعیدانە برایان زۆر گرنگە ئەنجا خوای گەورە زانانی سەلەف ئیتیفاقیان هەیە کە خوای پەروەردگار هاوێنەی نییە نە لە زاتیدا نە لە سیفاتیدا و نە لە ئەفعالیدا لە مەخلوقاتی جیایە و هیچ شتێک هاوێنەی یاخود وەکو خوای پەروەردگار نییە ئەوەش ڕەددە بۆ سەر ئەو کەسانەی کە خوای پەروەردگار دەشوبهێنن بە ئینسان جاری وا هەیە بۆیە جاری وهەیە کە ئینسان خوای گەورە ناناسی زۆر شتی لێ تێکەڵ دەبێت هیچ شتێک وەکو خوای گەورە نییە ئینسان جاری وایە فکرێکی بە مێشکیدا دێت زۆر کەس دەڵێ مامۆستا دێتە دەدڵم شەیتان دێنیتە دەدڵ فەرمایشتیشی لەسەرە دەڵێ باشە ئەوەش فلان شتە ئەوە دروستی کردو ئەوە دروستی کردەوە خوا دروستی کردو ئەدی خوای پەروەردگار کێ دروستی کردووە هابرایان ئەوە هەر پرسیارەکە نامەنتیقیە بۆ لەبەرەوەی خوای گەورە وەکو هیچ شتێک نییە دووهەم خوای پەروەردگار خالیقە لە مەخلوقات جیایە کە دەڵێ خالیقە یعنی هیچ کەسێک خوای گەورەی دروست نەکردووە هەموو مەخلوقات خوای گەورە دروستی کردووە بەڵام خوای پەروەردگار هیچ کەس نییە لەسەرویوە تا دروستی بکات لەبەرەوە هەر خودی پرسیارەکە نامەنتیقیە بۆیە لە فەرمایشدا هاتووە ئەگەر ئینسان ئەوەی بەدڵیدا هات چ بڵێت ئەعوذ بالله من الشیطان الرجیم بڵێت ها برام ئینسان کە خوای گەورەی ناسی ئیسراحەت دەکات هەر پرسیارەکە بۆ خۆی نامەنتیقیە چونکە خوای گەورە خالیقە خۆ مەخلوق نییە مەخلوق دروست دەکرێت بەس خالق دروست دەکات وەنیە برام لەبەرەوەی ولا شيء مثله خوای پەروەردگار
وەکو هیچ شتێک نییە و هیچ شتێکی ژۆکو خوای پەروەردگار نییە. سێم قدرەتی خوای گەورەمان پێ دەڵێت دەفەرمێکی وەلا شەیئە یوعجیزه، هیچ شتێک خوای پەروەردگار دەستەوستان ناکات. ئەوەش ئیسپاتی چمان بۆ دەکات؟ ئیسپاتی کەمالی قدرەتی خوای گەورەمان بۆ دەکات. خوای گەورە چ دەفەرمێت؟ وما كان الله ليعجزه من شيء في السماوات ولا في الأرض، هیچ شتێک خوای گەورە لە ئاسمان و زەویدا کە دروستی کردووە نە پێی ماندوو دەبێت، نە خوای گەورە دەستەوستان دەکات، نە شتێکیش هەیە کە لە دەستی خوای گەورە دەربچێت. إنه كان حليما قديرا، چونکە خوای پەروەردگار زانایە و هەروەها بەتوانایە بەسەر هەموو شتێکدا. بۆیە دەفەرمێت إنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون، ئەگەر هەر شتێکی گو خوای گەورە بەس بڵێ ببە فەوری شتەکە دەبێت. ئێمە دەبێ هۆکاری بۆ بڕەخسێنین وەنیە، بەڵام خوای گەورە هەموو شتێکی کون فەیەکونە برام. بۆیە دەفەرمێ وأنا ظننا أن لن نعجز الله في الأرض ولن نعجزه هربا، لە زەویدا هیچ شتێک خوای گەورە دەستەوەستان ناکات و هیچ کەسێکیش لە دەستی خوای پەروەردگار نەجاتی نابێت. ئەوەش ئیسپاتی کەمالی قدرەتی خوای پەروەردگارە کە ئەوانە هەمویان کاریگەریان لەسەر ئینسان هەیە، زۆر خۆشن بۆ لەبەرکردنێ و ئێستا باسیشی دەکەین هەمویان چەندین کێشە بۆ ئینسانی چارەسەر دەکەن برایان. چوارەم دێڕی دەڵێت ولا إله غيره، کێ دەزانی ئەوەی ئیسپاتی چ دەکات؟ ها؟ بەس لە چ بوارێکیدا؟ لە بواری ئولوهیەت پەرستندا. ولا إله غيره ئیسەرێ زیاتر لە بواری ڕبوبیەتدا بۆ ئەویان لە بواری ئیلاهیەت واتە ئولوهیەتە واتە عیبادەت. ولا إله غيره، هیچ پەرستراوێکی بە حەقیش نییە کە بپەرسترێت بێجگە لە ئەوی. هذا هو توحيد الألوهية، يعني شيء أي لا معبود بحق غيره، واتا هیچ پەرستراوێکی بە حەق نییە کە بپەرسترێ بێجگە لەوی. لە واقعدا بوونی هەیە یان نییە؟ لە واقعدا پەرستراو زۆرن وەنیە برام، ئینسانی وا هەیە مانگا پەرستە، ئینسانی وا هەیە بت پەرستە، ئینسانی وا هەیە عیسا پەرستە، ئینسانی وا هەیە ماڵ پەرستە، ئینسانی وا هەیە ئەفەڕائیتە من اتەخەذە ئیلاهەه هەواه هەوەسی خۆی دەپەرستێت. تا عیسا عەبد الدینار والدرهم، ها تەک عەمری نەمێنێ ئەو کەسەی بەندەی دینار و دەرهەمە دوو لە ڕووی جەنابتان دەبعەنەوە بۆ کەسێکێتی کە بەندەی دینار و دەرهەمە، نەگە ئەو کەسێک کە ماڵی هەیە، زەمی ماڵ نییە لێرەدا. مەبەستمەوەیە لە واقعدا پەرستراو زۆرن، بەڵام ئەوەی کە حەق و ڕاست بێت کێیە؟ ئەڵڵایە. بۆیە خوای گەورە دەفێرمێ ذلك بأن الله هو الحق، ئەوەیە کە خوای گەورە حەق و ڕاستە، وأن ما يدعون من دونه هو الباطل، بەڵام ئەوەی بێجگە لە خوای گەورە ئینسان داوای لێ دەکا، هاواری بۆ دەکا، جاری وا هەیە دەچێتە سەر قەبرێکی فڵانێکی فیسارێکی، ئەوە هو الباطل، ئەوە باطلە. ڕاستە لە واقعدا تو دەیپەرستی، بەڵام لە حەقیقەتدا ئەوە چییە؟ ئەوە باطلە. وأن الله هو العلي الكبير، خوای پەروەردگار بەرزی بەدەسەڵاتە. لە ئەو چواردەی ڕێیدا برایان کە زۆر گرنگ بوو باسی تەوحیدمان بۆ دەکات دانر و باسی گەورەی قودرەتی دەسەڵاتی خوای گەورەمان بۆ دەکات. ئێستا کورتەیەک لەوەی باز دەکەین بزانین تەوحید چییە و جۆرەکانی تەوحید چین، چونکە گەورەترین بابەت لە لای ئینسانی بریتیە کە ئینسان فێری بێت تەوحیدە برایان. تەوحید دەڵێت وحد يوحد توحيدا أي جعل الشيء واحدا، يعني ئینسان خوای پەروەردگار بە تاک و تەنها بگرێت و بیپەرستێت و تەماشای بکات. بۆیە حافظی حەکەمی جوانی گوتوە دەڵێ وأول واجب على العبيد معرفة الرحمن بالتوحيد، یەکەمین شت کە ئینسان بیزانێ فێری بێت چییە؟ معرفة الرحمن بالتوحيد، ئەوەیە خوای پەروەردگاری الرحمن بزانی بیناسی، بەڵام بە یەکتاپەرستێکی تەواو بیناسی. ئەنجا تەوحید لە حەدیسی پێغەمبەر داهاتوە صلی الله عليه وسلم. پێغەمبەر کاتێک معازی بەڕێکرد فەرمووی إنك تقدم على قوم من أهل الكتاب فليكن أول ما تدعوهم إلى أن يوحدوا الله تعالى. إمام بخاري رواياتي كدو پێغەمبەر پێی فەرمووە تۆ دەچی بۆ لای کەسانێکی ئەهلی کتاب، یەکەم شت کە بانگیان دەکەی چییە؟ أن يوحدوا الله، ئەوەیە خوای گەورە بە تاک و تەنهایی بپەرستن و بانگیان کا بۆ یەکتاپەرستی خدای پەروەردگار. ئەنجا بەگشتی برایان یەکتاپەرستی سێشتان دەگرێتەوە. یەکەم
توحيد الربوبية واتا يكتا پرستی لچدا لا پروردگاریتی دا واتا اتو بزانی هرچی دروست کراوه لو دنیای دا خوای گەورە دروستی کردووە هەرچی دەژیێنێ و دەمرێنی خوای پەروەردگارە ڕزق و ڕۆزی دا خوای پەروەردگارە هەرچی ئەرزۆ ئاسمان و بوونەوەر هەیە کێ دروستی کردووە خوای پەروەردگار دروستی کردووە ئەوە پێی دەڵێن چی پێی دەڵێن تەوحیدی ڕبوبیەت ولئن سألتهم من خلقهم ليقولن الله لە هەر کەسێکی بپەرستی هیچ کەسێک گرفتی لەسەر تەوحید ڕبوبیەت نییە بەڵام گرفت لە چدا هەیە توحيد ألوهيات جوري دوهم توحيد ألوهيات يعني توحيد عبادات راست إيما همو من دزانين خواي قورة خالق ورازقة بلام همو من لأرزي واقع دا بيكتا پرستين ناي پرستين لألوهيات دا جاري وهي إنسان توشي لعدان دبيت بويا توحيد ألوهيات يعني شي يعني هو إفراد الله تعالى بجميع أنواع العبادة لهمو جورة كان عبادات إنسان بتاكو تنهاي خواي پروردگار خوي بپرستيد انجا عبادت يعني شي عبادت يعني ملكتشي وقويرالي وبقصة كردن زوربي خالكي وادا زاني عبادت يعني تنها دروش من يوجو روجوانيا بلام عبادت شمكي كفراواني هبران يعني قويرالي يعني ملكتشي يعني بقصة كردن عبادت دقريتو ويانا كده تواني نمونيكي بينتو ولا سروي لسروي عبادات بقصة كردن يشهر عبادتها يعني ما بس معنوية عبادات لزمان ده يعني الطاعة الخضوع ولا إصلاحا يعني اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأقوال والأفعال الظاهرة والباطنة عبادة يعني هرشتك خواهي قول لي راضي به لقصة ولا كردوا أو بريتيل عبادة إسلامي ما درس سيد خوين درس عقيدة عبادتها أنه عبادته برا تماشا كان هاولي پیغمبري صلى الله عليه وسلم شون هاولان شون لا معنى عبادة حالي بون كاتك بيكك لهاولاني پیغمبري دلين أتو شون فكيف تقرأ أنت يا معاذ دلين أي معاذ أتو شون قرآن دخويني للشويدة دلين قال أنا أولا ليلي فأقوم وقد قضيت جزئي من النوم فأقرأ ما كتب الله لي ضل أمن لسرتاي الشويدة توزك دخوم دعاي هل دسمو شونيجان دكمو قرآن دخوينم زاد فرمي فأحتسب نومتي كما أحتسب قومتي يعني شيء أوا يعني هروكو شون أميد موايا هستان وكم قرآن خويندنا وكم عبادته أميد موايا خوتنا كشم هر عبادته بولا بروي بوي دخوم تالبو شونيجان هستمو قرآن بخوين مشوني جان كما ها اوان شون لعبادتي تيجيبون دا زاني عبادت يعني ملكتي خواي قورا يعني روكردنا خواي پروردگار يعني هر كردويك هر قصيك خواي قورا لي راضي بعبادته بوي ايما جاري وهي كدا شرك اشتوا دا كوين كابرا دا زاني بزنو جروجو عبادته بلان بقصة كردني شرع عبادته براهن يا صداناني شرع عبادته عدي كوري حاتم هات الله پیغمبري چي لمل دابو صليبك لمل دابو پیغمبر فرمو ايوا قشو پاپاکانی خوتان دا پرستن اوی جوای زانی عبادت پرستن يعني سوز دابو بردن قلت يا پیغمبر خوای خونه من دا پرستن پیغمبر فرموی حلال يعني بو حرام ندکدن و حرام يعني بو حلال ندکدن قلت بلا اي پیغمبر خوای پیغمبر فرموی او عبادتي او انا كواتا او پرستني او انا بويا زور قرنگا توحيد الوهية يعني توحيد عبادتش يعني شي يعني ملكسي بقوي كردن وهروها قرالي عبادت بو كردن اوانا هموي معنى عبادتي دقينيت بويا توحيد عبادت يكيك لوشتا قرنگاني كإنسان جاري واهيتي دا توشي قرف الدبيت استا بازلو دا كين لتشدا إنسان توشي شرك دبيت يعني توشي لعدان لتوحيد دبيت سيم توحيد برآن أويك توحيد أسماء والصفات يعني شي توحيد أسماء والصفات يعني إنسان أويك خواي قورة بو خوي ثابت يكردوا پیغمبر ثابت يكردوا إيمش وكو خوي بروامان بيه بو خوي پروردگار وأوشي كنفي كردوا إيمش بوش وازي كبيمان جيشتوا بروامان بيه وري دقرين لكاتيكش داك دلين ليس كمثله شيء وهو السميع البصير أو سجورة توحيدا زور گرنگه که انسان لیان حالی بیت و بزانه گرفتکه لچی دا دروز دبیت استا لکوتایی دا اما همانا لکوتایی دا برایان باس لوی بکن دوای اوی که باس ما كالتوحيد چند جوره؟ سه جوره توحيد الربوبية والألوهية أسماء وصفات
ئەوەی کە خەڵک تێیدا تووشی کێشەی دەبێت زۆربەی هەر زۆری کێشەمان هەیە تەوحیدی چییە؟ تەوحیدی ئولوهیەتە. بۆیە سێ خاڵان باز دەکەین سەبارەت بەوەی کە ئەوەی کە زیان لە تەوحیدی ئینسان دەدات هەمیشە زیان بۆ سەر تەوحید دەگەیەنێت پەیوەستە بە چەند شتێکەوە برایە. یەکەم ئینسان جاری وا هەیە لە بواری دروشمەکاندا تووشی چ دەبێ؟ تووشی شرک دەبێ و تەوحیدەکەی لا دەچی و تەوحیدی تەواو نییە. بۆ نمونە ئینسانی وا هەیە جاری وا هەیە سوێن بە غێری خوای گەورە دەخوات لە کاتێکداکەوە چییە؟ شیرکی گچکەیەوە لە بواری دروشمەکاندایە ئینسان تووشی شیرک دەبێ و زیان لە تەوحیدی دەدات. ئینسانی وا هەیە سەربڕین دەکات لە بۆ غێری خوای گەورە. ئینسانی وا هەیە تەوەکولی لەسەر غێری خوای پەروەردگارە. ئینسانی وا هەیە لە ترساندا. ئینسانی وا هەیە لە خۆشەویستیدا. بەخوای ئینسانی وا هەیە خۆشەویستی عیبادەتە یان نا؟ هەر عیبادەتێک بۆ غێری خوای گەورە بکەی دەبێتە چی؟ دەبێتە شیرک وانە؟ ئینسانی وا هەیە وەڵڵی بۆ خۆم گوێم لێ بوو دێ و فڵان کەسم کوێتی فڵان کەسم هێندە خۆش دەوێ وەلعیاذ بالله لە خواشم خۆشتر دەبێت. وەلعیاذ بالله وەڵڵی بۆ خۆم گوێم لێ بوو. ئینسانی گەنجی وا هەیە وەڵڵی ئافرەتی جاری وا هەیە لە خوای جاری وایە خۆشتر دەوێت. ها بەرام ئینسان لەوەیدا جاری وا هەیە لە دروشمەکاندا تووشی چ دەبێ؟ تووشی لادان و تووشی شرک دەبێت و تەوحیدی لا دەچێت. جاری وا هەیە لە قەبردا کابرا منداڵی پەیدا نابن دەڵێ هەڕۆ سەر فڵان چاکەی وەڵا ئەوە باشە و کوڕی نەبوو دەڵێ وڵا هەڕوو سەر فڵان چاکەی باشە و ئیدی بچۆ کوێستانێک کارە شێخی نازانم شتێکی بۆ سەر ببڕەوە والعیاذ بالله ئەوانە بکە و دەڵێ کاکە مامۆستا ئاخر چۆن وایە وەڵا چووم کوشتەیەکم بۆ کرد و شتێکم بۆ سەر بڕێ و ئاخر چاک بوومەوە کاکەوە خۆ لەوانەیە ئەزیینەک بێت چۆتە ناولاشەت و زیانێکی پێگەیاندوی و وەش هەر بە قودرەتی خوای گەورەیەدی چاک بوویەوە. ئایا کە چاک بوویەوە بەڵگەی لەسەرەوەی کە دروستە؟ نەخێر. کەواتە ئینسان یەکەم لە بواری دروشمەکاندا لادان لە تەوحیدی پەیدا دەبێت ئەگەر وریانە بێت. ئەگەر وریانە بێت لە تەوحیدی پەرستن لە بواری دروشمەکان تووشی چ دەبێت؟ تووشی لادان دەبێت برام. خوای گەورەمان پارێزی ئینسان وەختێک خوای گەورەی ناسی دەزانێت نابێ هاوار کاتە غەیری خوای گەورە و نابێ پەنا بۆ غەیری خوای گەورە بەرێت. جاری وایە ئێمە متمانەمان تەواو بە خوای نییە. هات چەند جارێکی کەش گەڕامانەوە گەنجەکان کابرایەک مامۆستایە دەگەڕێتەوە دەڵێ پیاوێک بە هەڵە داوان هات گوتی مامۆستا وەڵی لە خانوویان دەرکردومە خانووی کرێ بزانە شتێک خێرێک شوقەیەک شتێک نابێت ئێدی وەحاصل بێمە ناوی دەریان کردومە و خانم دەست ناکەی و هیچیشم نییە. مامۆستایەکە دەڵێ پێم گوو کوڕە ڕووبکە خوای گەورە وەستەغفیرڵڵاه و کە داوای لێبوردن بکە و بەخوای ڕووبکە خوای گەورە ئینشاڵڵا خوای گەورە هەموو شتێک کرد بۆ دەکات. دەڵێ زۆر پێی سەیر بوو گوتی مامۆستا یعنی خوای گەورە شوقەشی لەلا دەست دەکەوێت یعنی متمانە قەزیەکە ئەوەیە جاری وایە کابرا لە تەوەکولیدا متمانەی بەخوای نییە کە کوڕی پێ بدات والعیاذ بالله دەڵێن سەر فڵان چاکەی ئەخ دەڵێ مامۆستا خۆ ڕاستە بەڵام من دەڵێ دوعام بۆ دەکات با بە دوعای چت بۆ دەکات بتپەرستیش هەردێک بووە من لە خوام نزیک دەخاتەوە خۆ نەیدەگوتەوە خوایە وەنیە بەرام بۆیە دەڵێ کابرا ڕۆیشت زۆر ناڕازی بووی دی والحاصل وەکو کوردەواری دەڵێ بۆڵەبۆڵی بوو یعنی ڕۆیشت و بەسەر قادرماندا دەچ خوارێ سبحان الله دەڵێ ئەو پیاوە نەگەیشتە خوارێ لە قادرمەکان پیاوەک تەلەفۆنی کرد گوتی مامۆستا شوقەیەکی چەند قاتم دروست کردووە بزانە هەر فەقیرێک کەسێکت پێشکدا بابێتە ناوی کرێشی لێوەرناگرم سبحان الله دەڵێ هەر لەسەر قادرمان بوو پیاوەکە بانگم کردەوە گوتم کاکە وەرە نەم گوڕ بکە خوای گەورە خوا بۆ دەنێری برام بەڵێ پاشی چەند ساڵان ئەو پیاوە دەمگەیشتێ دەیگو مامۆستا بەخوا ڕاستە خوای گەورە شوقەشی لەلا دەست دەکەوی برا لە لای دەست دەکەویت بەس ئینسان ئەوە تەزاری وایە گرفتەکە لە تێکەڵ نەبوونمانە لەگەڵ خوای گەورە دروست نەبوونی متمانەیە و ئەو تەوحید و یەکتاپەرستیە کە لەگەڵی تێکەڵ نەبووی ڕەنگدانەوەی نەبووە ئاخر گوتمان شتێک ئەگەر نەزەریات بێ ڕەنگدانەوەی بۆ سەر بیر و باوەڕ و بۆ سەر دڵ و بۆ سەر کردەوەت نەبێ هیچ نییە برا خۆدین فەلسەفیات نییە بیخوێنی نەزەریاتە لە مێشکت دابێ و هیچ برا دین پابەندی و شوێن کەوتنە ئەوە معنای دین و عەقیدەی ڕاستی و تەواوە برا دووهەم ئینسان لە بواری پەرستراوێتیدا لە بواری بەرنامە و یاساداناندا جاری وهەیە تووشی چ دەبێت تووشی شیرک دەبێت ئەگەر ئینسان بەڕاستی بڵێن وریانە بێت ئێستا زۆر خەڵک مسلمانە لە مزگەوتەیە زۆر پێشی ئاساییە ئەگەر بەرنامەکی غێری خوای گەورەش قبول کات ئەگەر یاسای لە دەرەوەی شەریعەتیش بۆ دابدرێ پێی ئاساییە بۆ لەبەرەوەی جاری وایە دینی بە شاملی وەرنەگرتووە پێی وانییە کە یاسادانان پەیوەندی بە دینەوە هەبێت بڕوات بێ مسلمان هەبووە هێنی گوێم لێ بووە بۆ خۆی نییە دەیگو بە ئیسلام ڕازی نیم جابراوە چه مسلمانێکە ینی بە ئیسلام ڕازی نەبی ئەوە چه مسلمانێکە وەکو کابرا گوتی جارێکی شەرعێکمان هەبوو چوونە شەرعی گوتی کابرا لە شەرعی دۆڕات گوتی وەڵای با بچینە قانون بزانین قانون چ دەڵێن برام ئینسان
وریانە بێت تووشی شیرکی دەبێت لە بواری یاساداناندا. بۆیە یوسف پێغەمبەر سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە سەجنێدا یا صاحبەی السجن أأرباب متفرقون خير أم الله الواحد القهار ما تعبدون من دونه إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان. ئەوانەی کە ئێوە دەیان پەرستن تەنها شتێکە خۆتان ناوتان ناون با و باپیرانتان خوای گەورە بەڵگەی نەناردوتە خوارکەت و داوا لە غێری خوای پەروەردگار بکەیت. دوایی دەفەرمێ إن الحكم إلا لله، حكم و یاسا و دەسەڵات و بەرنامەدانان هەر بەدەستی کێیە؟ بەدەستی خوای پەروەردگارە. خوای گەورە دوای ئەوەی کە باسی چەند دروستکرایەکمان بۆ دەکات چ دەفەرمێ ئەلا له الخەلق والأمر، ئاگادار بن دروستکردن بۆ خوایە، فەرمانەکەش هەر بۆ خوایە. دەی مسلمانی وا هەیە ئەوە تا دەزانی دروستکردنەکە بۆ خوایە، ژیاندن و مردنەکە بۆ خوایە، بەڵام وا نازانی کە بڕیاردان و یاساش هەر بۆ خوای پەروەردگارە. تەبعەن ئەوە جیا یاسایەک لە ناو شریعەت و چوارچێوەی شریعەتدا یاسا دەردەکرێ ئاساییە، بەڵام گرنگ ئەوەیە لە چوارچێوەی شریعەت دەرنەچی، ئەمما پێچەوانەی شریعەت نەبێ. ئەمما لە چوارچێوەی شریعەتدا یاسایەکی دەردەکەن مجتەهیدێک ئیجتیهاد دەکات، ئەوە شتێکی ئاساییە. باشە برام، بەڵام لێرەدا مەبەست چییە؟ مەبەستمان یاسادانانێکی ڕەحایە. ئینسان لە بواری یاسادانانیشدا بەڕاستی ئەگەر وەنیا نەبێت و لە بواری شعائردا ئینسان تووشی چ دەبێت؟ شەرائیعدا ئینسان تووشی شیرک دەبێت ئەگەر وەریان نەبێت. خاڵی سێ هەموو کۆتا هەمین برایان کە زۆر گرنگە ئەوەی کە خەڵک تووشی گرفتی دەکات، جاری وا هەیە تووشی شیرکی دەکات، لادان لە تەوحیدی دەکات. زۆربەی خەڵکی وا دەزانێت دینداری تەنها شتێکی شەخسی و لایەنی ڕوحیە. زۆربەی خەڵک ئێستاوا حاڵی بووە نیە، بەتایبەت خەڵکی عەوام پەیوەندی بەوە هەیە، بڕاتان بە خاڵی دووهەمیش هەر پەیوەندی بەوەیە هەیە. زۆربەی خەڵک وا دەزانێت دینداری شتێکی شەخسیە و دینداری شتێکی ڕوحیە لەگەڵ خوای گەورە و تەواو، وەکو بەرنامەکانی ئێستا کە هەن زۆربەیان دەڵێن لە بواری شخصی خۆتدا چۆنی لەگەڵ خوای گەورەوە مشکلە نییە، چۆنی ئاوا بە، بەڵام لە بواری یاساداناندا، لە بواری فلاندا، لە بواری کۆمەڵایەتیدا، لە بواری ئەو لای ئیملادا ئەوە یانی دەبێت بە کەیفە خۆت بێت. لەگەڵ ئەوەشدا کە دینداری وەکو چۆن ڕەهەندێکی تاکی و ڕوحی هەیە، ڕەهەندێکی کۆمەڵایەتیشی هەیە، ڕەهەندێکی شارستانی مەدەنیشی هەیە، ڕەهەندێکی پێکەوە پەیوەستبوونیشی هەیە، ڕەهەندێکی حکومڕانی و دەوسەڵاتداری و سیاسەتیشی هەیە. برام بەڵگەمان چییە؟ بەڵگەمان پێغەمبەر و صلی الله عليه وسلم، قورئان و هەروەها هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. زۆربەی هەر زۆری قەومەکانیش کە گرفتیان دەگەڵ پێغەمبەراندا هەبووە چ بووە؟ گرفتیان ئەلەو خاڵەیدا هەبووە، دینیان وەکو شتێکی شخصی و ڕۆحی قبول بووە، بەڵام وەکو شتێکی کۆمەڵایەتی و حکومڕانی و فلان و فیسار دینیان قبول نەبووە. و زۆربەی هەر زۆری کێشەش ئەوەیە. با تەماشای ئەو ئاەتەی بکەین برایان، تەماشاکەن. گەلی شوعەیب پێغەمبەر دوای ئەوەی کە چەند قسەیەکیان پێ دەڵێت، پێیان دەڵێ غەیری خوای گەورە نەپەرستن، دەڵێن چی؟ قالوا یا شوعەیب، دەڵێن ئەی شوعەیب أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا. دەڵێن ئەی شوعەیب باشە ئەو نوێژەکەت پێت دەڵێ ئەوەی کە ئێمە دەی پەرستین، باو باپیران پەرستومانە، باو باپیرانی ئێمە پەرستویانەوە، نوێژەکەتە پێت دەڵێم ئەوەی نەپەرستین. ئەو ئەن نەفعل في أموالنا ما نشاء، یان ئەوە نوێژەکەتە پێت دەڵێ وەڵا کاکە ئەمە ناوێ بە کەیفی خۆمان لە ماڵ و سامانی خۆماندا چۆنمان بوێ ئاوا مامەڵە بکەین و معاملە بکەین. گەلی شوعەیب بەوەی بەناوبانگ بوون ڕێگریان کردووە و معاملەی حەرامیان کردووە و لە ماڵ و ساماندا زۆر زێدەڕەویان کردووە. بۆیە کاتێک شوعەیب پێغەمبەر پێی گوتونە کاکە لە کاتێکدا نوێژ دەکەن و غێری خواتان قبول نییە، دەبێ لە ماڵ و سامانیشتا بە گوێرەی شەریعەت هەڵسوکەوت و مامەڵە بکەن، ڕێگەری نەکەن، حرامخۆری نەکەن، ماڵی خەڵکی بەزایە نەدەن، چەتەیە نەکەن. بۆیە پێیان سەیر بووە، گوتیانە باشە یا شوعەیب، یعنی ئەوە نوێژەکەتە پێت دەڵێ، یعنی پێیان سەیر بووە نوێژ ئەوەی پێ بڵێ وەڵا کاکە ناوێت لە ماڵتدا چۆنت بێ مامەڵە بکەیت. تەماشاکەن برایان، هەمان کێشەیە کە ئێستا هەیە، پێیان وا بۆ نوێژ و معاملە و هەڵسوکەوت پەیوەندی بەیەکەوە نییە. یان ئەبوو جەهل و کۆمەڵێک لە سەرانی قوڕەیش چوونە لای ئەبوو تاڵیب و گوتیان کاکە وڵا ئەو برازایی تۆ بەخوا چۆن دەڵێ قسە بەخواکانمان دەڵێ و زۆر تووڕەی کردوین و ئەو لا ئیملا و تەکلیفێکی لێ بکە بەشک واز بێنە قسە بەخواکانمان نەڵێت. بۆیە دەڵێ ئەبوو تاڵیب بانگی پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم، گوتی ئەی محەممەد ئەوە چییە؟ قەومەکەت ئەوە تاگلەیان لێ هەیە و دەڵێن
قسە بە خواکانمان دەڵێ و ئەو لا ئیملا پێغەمبەر فەرمی بەس با کەلیمەی بڵێن بەس یەک کەلیمەم داوایە ئەبوو جەهل خێرا گوتی چییە ئەو کەلیمە با دەی خێشی بخەینە سەرێ دەی دیشی بخەینە سەرێ گوتی بەس بڵێن لا ئیلاهە ئیلا الله گوتی دەتەوێت هەموو پەرستراوەکان بکەیە یەک قورئان دابەزی فەرمووی ئەجعل الآلهة إلها واحدة إن هذا لشيء عجاب گوتیان یعنی دەتانەوێ هەموو پەرستراوەکان یەک بن بەس بڵێن لا إله إلا الله دەیانزانین لا إله إلا الله یعنی چی بەڵام گرفتەوەی خەڵکی ئێستا دەڵێ لا إله إلا الله بەڵام پێچەوانە لا إله إلا الله هەڵسوکەوت دەکات بڕوات بە ڕۆژێکێ ڕسمێک زۆر سەرنجی ڕاکێشام لە فەیسبووکی پیاوێک لا إله إلا الله محمد رسول الله لە پشت سەری خۆی هەڵواسی بوو قەسەم بەخوای ڕسمێکیشی گرتبوو پێچەوانەی لا إله إلا الله بوو گوتم ئەی برا وەڵی جێ بەزەیە بە قورئان لا إله إلا الله لە پەنای سەری خۆداوە تەماشا دەکەی پێچەوانە لا إله إلا الله دەجوڵێتەوە ئێستا خەڵک ئەو گرفتەی هەیە بەڵام ئەبوو جەهل دەیزانی ها گوتی چییە کەلیمەکە دەیکەشی دەخەینە سەرێ بەڵام کەوتی لا إله إلا الله گوتی چۆن جا هەموو پەرستراوەکان ببنە یەک یعنی ئێمە دەبێت چەند پەرستراوێکی کەش بپەرستین و ئەمنیش بپەرسترێم و دەسەڵاتیشم هەبێ و یاساش دەرکەم و سوڵتەش بەدەست منەوە بێ و ئەیە برام گرفتەکەەوە تا لێرەدایە بۆیە وانطلق الملأ منهم أن امشوا واصبروا على آلهتكم أبو جهل بكولانەکانی مەکەیدا دەڵێ لە تەفسیرەکاندا بۆ کۆڵانەکانی مەکەیدا و پێشیان کەوت بۆ ئەبوو جەهلی سەرگەورە دەیگوت چێ وانطلق الملأ منهم أن امشوا واصبروا على آلهتكم دەیو کاکە ئارام بگرن لەسەر پەرستراوەکانی خۆتان إن هذا لشيء يراد دەیگوت بەڕاستی ئەوە شتێکی مەبەستاویە شتێکی لە پستەوەیە محەممەدیش دەیەوێت بێتە دەسەڵاتدار ئەها ژێردەستەکانی خۆی ئەو قسەیە کە ئێستا دەکرێت ئەو کاتیش ژێردەستەکانی خۆیان بۆ فریو دەدا إن هذا لشيء يراد گوتی کاکەەوە شتێکی مەبەستاویە مەبەستێکی لە پشتە دوای ئەوەی کە لا إله إلا الله قبول نەکرد ئەو قسەیەکت قورئان بۆمان تۆمار دەکات بۆیە برایان خاڵێکی هەرە گرنگ ئەوەیە خەڵک بۆ تووشی جاری وا هەیە قبول نەکردنی هەندێک شت دەبێت لە تووشی لادانە دەبێت لەبەرەوەی پێی وایە دینداری تەنها بواری شخصی و بە تەنها بواری ڕۆحیە بەڵام لەگەڵ ئەوەشدا دینداری کە شخصیە و ڕۆحیە بەڵام ڕەهەندێکی کۆمەڵایەتیشی هەیە ڕەهەندێکی پێکەوە پەیوەستبوونی هەیە ڕەهەندێکی حکم و دەسەڵاتی هەیە ڕەهەندێکی یاسادانانی هەیە کە بێجگە لە خۆی پەروەردگار نابێت هیچ کەسێک دەزوەرداتە شەریعەت و بە کەیفی خۆی یاساکان بشکێنیت لەبەرەوەی گرفتەکە ئەلەوەی دروست دەبێ برایان بەڵگەشمان ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵانی پێغەمبەری ئەو پێغەمبەرە لە مزگەوتێ ئیمام بوو وانە لە جومعەش خەتیب بوو لە جەنگەکانیش لە پێش هاوڵان نەبووە لە حکم و یاساش قازی و دەسەڵاتدار نەبووە ئیمامەکان لە پاشەوی سەرۆکی دەوڵەت نەبوون هەر پێغەمبەر بۆ خۆی سەرۆکی دەوڵەت نەبووە هەموو کارەکان و کایەکانی ژیان پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوونی و قورئانیش پەیوەستە بە هەموو بوارەکانی ژیانەوە کەواتە ئەو خاڵێکی هەرە گرینگە کە ئینسان خۆی لەسەر یەک لاکاتەوە کە دین بە شمولی و گشتگیری وەربگری خوای گەورە دەفەرمێکی یا أيها الذين آمنوا ادخلوا في السلم كافة بسنە ناو هەموو دینەوە هەموو دین قبولکەن ئەو جا دینداریتان تەواو دەبێت خوای گەورە بە ڕەحم و بەزەی خۆی بمانگەڕێ لەو کەسانە کە دینداریەکی تەواویان هەیە و ئیسلام بە گشتگیری و شاملی قبول دەکەن و عەقیدەیەکی ڕێک و پێک فێر بین ئینشاءالله ئەو یەک دوو مانگەی بەیەکەوە خوا پشتیوان بێ عەقیدەیەکی ئەهلی سونە و جەماعەی ڕێک و پێک فێر دەبین خوای گەورەش بمانگەڕێ لەو کەسانەی ئەوەی کە فێری دەبن دواتر لە دڵ و دەرونیاندا ڕەنگی دەداتەوە و لەسەر عەمەل و کار و کردەوەی ڕۆژانەشیاندا ئینشاءالله ڕەنگدانەوەی دەبێت خوای گەورە عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکە ئامین وصلى الله على سيدنا محمد وعلى آله